سلااوان لێ بێت و ئەم کاتتان باش. بەیانی ئەمڕۆ چەند بارێکی جوانەگا لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێن. بەڵام لە دەواازەی نێودوڵەتی حاجی ئۆمەران با هەبوونی گومانی نەخۆشی ئەم جوانەگانە دەگەڕێنرێنەوە هەمان شوێن کە لێی وهاتون. یەکێک لە بارەکان تێپەڕیوە بە پێی زانیاریان دەستزاری کرمانجی کەوتون لە بازگێکی دارەی سربەخۆی سۆران. دوای ئەوەی پشکنینی بۆ دەکرێت دەبینرێت هەر سەرجوانەگا لە نێو ئەم بارە مردار بوونەتەوە. بۆیە لە شوێنی پشکنینەکە ئەم جوانەگایانە فڕێ دەدرێن و دواتر تیمەکانی ژینگە پارێزی قەزای ڕواندز دێن تەواوی ئەو ئاژەڵانە دەبەن لە زبلخانەی سۆران ژێرخاچی دەکەن. لەسەرم بابەتە زاری کرمانجی پەیوەندی بە بەرپرسانی دارەی سربەخۆی سۆرانەوە کرد. بێ ئاگای خۆیان لەم بابەتە دەربڕی و ئاماژەیان بەوە کرد لە ئێستادا ئەوان تیمێکیان پێکێناوە لەسەر ئەم ڕووداوە. تای خوێنبەربوون لە ئێستا مەترسیەکی جددیە. وەزارەتی تەندروستی عێراق ئاماژەی بۆ کردووە کە لە چەند شارێکی عێراق تای خوێنبەربوون ئامارەکان ڕوو لە هەڵکشانن، چەند حاڵەتێک تۆمار کراون بۆیە داوای خۆپارێزی دەکەن لە هاوڵاتیان. ئەو بارەی کە ئەم ڕۆژ داخل بووە تا ئێستا نازانرێت کە ئەو جوانەگانەی لە نێو ئەم بارەماون بە سۆرانەوە تێپەڕیون یاخود هەر لە سۆرانە ماونەتەوە تا ئێستا ئەم بابەتە ڕوون نییە بەڵێ.